ئێرە ژووری بەڕێوەبردنی ئیعلام و سیاسی بەشی سیاسی و پروپاگەندەی کارگەی فلاسکۆیە لە شاری سۆمەریە لە ساو پاولۆ. ئەم ژوورە بەشی هەم سیاسی هەم بەشی زۆر شتێکی تیا برێ بەڕێوە. تر ئەوەی کە پێویست بێ بۆ کارگە بەشی ئیعلام لێرە کارەکان جێبەجێکرد. ئەمە ژوورێکی تریانە کە لێرە بەشی ئیعلام کۆبوونەوەیەکانی خۆیانی تیاکرد. ببینن ژمارەی زۆر لە پۆستەر و هینەکانیشی ئایار و مناسبەتەکانی پێشووتریان وەکو نمونەیەک لێرە هەڵواسراوە. ئەمە چەند کەسێک لەو گەنجانە لێرە بەرپرسی ئەم بەشن، بەشی کاریکاتۆریان هەیە، بەشی شانۆ و ئەو شتانیان بخوان ڕێخستووە، هەروەها ڕادیۆ. ئەمیش ئەلێکساندەرە. ئەلێکساندەر هەم پارێزەری کارگەکەیە بۆ داکۆچیکردن بە مافەکانی کرێکاران لە بەرامبەر دەوڵەتە، هەم کەسێکی هەڵسوڕا و کەسێکی بەتوانایە لە مەجالی بەڕێوەبردنی کارگەکەشە. ئەستا چین بۆ بەشەکانی تر.